ام زیاتر سرفی مشاری راستین میوانه که مه برز دکتور فاروق قرداغی دکترا ل سیاست و پیوندی نفدولتی ج استانبول برکاس کایپی لگلمه دکتور افدما باش بیتن پرسا آوه اگر دست بکم پرسا آوه کو سر وقت رژیم بعضی و صدام حسین جی اف پرس گریکا انکو ام کشه عراق گل ترکیه هبو هون بیتان وایان بشین هون واد بینن کو اف پرزگری که اف کشه بسردانه که دچار سر بیتن؟ اواره باش بگومان پرسی آوی که کلا گرین تویتا و بگومان سردانی جاری وارز هاکان فیدانی جکت لا توری گرینگا کان پیوسته با کشه آو چکل استای و کوآگدارین حکومتی ترکیه لماوی ساڵەکانی ڕابردووە زیاد لە 20 بۆ 22 بەنداوی دروست کردووە لەسەر ڕووباری دیجلە و فورات لە تورکیا و پرۆژەی یەک لە بەنداوە گەورەکان بە ناوی گاب لە تورکایە کە لە ساڵانی ڕابردووە لە حکومڕانی ئاکپارتیا بە تایبەتی یەک لە پرۆژە استراتیژیەکان کە دروستکرا ئەمانە توانای هەیە کە بتوانێت ئاو کە ئەو ئاوەی کە لە دیجلە و فورات لە تورکیا هەیە بە تایبەت کە لە تورکیاوە دێ بەرەو عێراق بە شێوەیەکی زۆر ئەو ئاوە کەم بکاتەوە تەسیری زۆر نێگەتیڤی هەیە لەسەر بواری کشت و کاڵی لە عێراق و ئێستاش دەیبینین لە عێراق لە کە ڕووباری دیجلە چەندێک کەمی کردووە ئەو ناوچە کشت و کاڵانە چەندێک زەرەریان هەبوو بۆیە پێم وانییە لەسەر پرسیارەکەی جەنابەت کە بە تەنیا بچنێک یا سەردانێکم کێشەیە حەل بکرێمە کێشەیەکی زۆر قوڵترەوە پەیوەستە بە هاوڵاتیانی هەردوو لاوە و هەردوو کاربەدەستانی دەوڵات تەنانەت پێش حکمی ئاکپارتیش ئەم کێشانە بەردەوام بوون بەڵام لە ئێستاە ئەتوانم بڵێم کارتێکی بەهێزە بەدەست حکوومەتی تورکیاوە دژی عێراق و لە سەرجەم گفتوگۆیەکان سەبارەت بە کێشەی نەوت یاخود کێشەی ئاسایش تورکیا دەتوانێت ئەم کارتە بەکاربێنێ لە دژی عێراق. زۆر باشە. طبعا سەردانەکە کۆمەڵێک سێکتەر لە خۆی هەڵدەگەنێت لەبارەی کۆمەڵێک بابەتی جیاواز بوو بێ ناتوانین هەرێکیان بە وردی لەسێر ڕابستین. بابەتی دوم ئەوەی هەناردەکردنی نەوتە لە ڕێی بەندەری جەیهانەوە بڵێن کەرکووک بۆڕی کەرکووک جیهان پێت وایە بە سەردانەکەی ئەوەی وەزیری نەوتی عێراق بوو بڵێن بوو ئەنقەرە و ئەم سەردانەی وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق ئەم کێشەیەش بە ئاسانی چارەسەر بێتن؟ ئێمە پێویستەوە بزانین لە مانگی سێ کاتێک دادگای پاریس ئەو بڕیاریە لە دژی تورکیا و تورکیای ملزم کرد بەوەی 1.5 میلیارد دلار تعویزات بداتەوە بە حکوومەتی عێراق لەو کاتەوە نەوتی هەرێمی کوردستان وەستاوە و بێگومان تورکیا دوو داواکاری سەرەکی هەبوو لەم ماوەیە بۆ ئەوەی نەوت دەست پێ بکاتەوە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆڕی کەرکووک جەیهان دەست پێ بکاتەوە داوای یەکەمیەوە بوو کە نابێ بە هیچ شێوەیەک ئەو قەرەبووی کە دراوە و سزایی کە دراوە بەسەر تورکیا ناوێ ئەم پارەیە بدا و لەسەر جەنگ گفتوگۆکانەوە لە مانگی سێوە تا ئێستا یەکێک لەوە کارە گەورەکان کە نەوت دەست پێ ناکاتەوە ناوێ ئەو پارەیە و سزایە بدات. دوو لە ئێستا دۆسیەکی تریش لەسەر تورکیا کراوەتەوە لەسەر هەمان مەبەست لە دادگای پاریس نێودەوڵەتی پاریس بۆیە تورکیا داوا دەکا ئەم حکومەش کە ئەم دۆسەیە کە لە دژی دووبارە لە دەرگای پاریسەیە پێویستەکە داواکە کە حکوومەتی عێراق ئەو دۆسەیە واز لێبێنێ و دەستی لێ هەڵبگرێت بەڵام لە ئێستاە ئەوەی ئەبینین کەەوە حکوومەتی عێراق ناوەندی لە عێراق نەچۆتە ژێر ئەو داواکاریانی تورکیاوە بگرێت لە بەرامبەرە تورکیا تۆزێک زیاتر هاتۆتە پێش و لە ئێستاە پێویستە بزانین کە لە ڕۆژەکانی ڕابردووە وەزیری نەوتی عێراق وەزیری گواستنەوەی عێراق لە تورکیا بوون و دانیشتنیان کردووە لەگەڵ وەلاد عەبدولغەنی لەگەڵ بایراکتار وەزیری وزەی تورکیا لە دانیشتنەکان نابوون و ئەمدا نەگەشتە هیچ نەتیجەیەک لە ئێستاە بەڕێز هاکان فیدان لە تورکیا پێم وایە بۆ تەواوکردنی ئەو مەسەلانێ و لە گفتوگۆی بەردەوامان و هەردوو لە گفتوگۆیان پێم وایە من ئەم سەردانێ بەڕێز هاکان فیدان دەتوانێت هەندێک لەو گرێکۆرانە حەل بکا بۆ پێی کەسایەتیەکی لە ساحەی سیاسی هەرچەنە تازە دەردەکەوێت بەڵام لە ساڵەکانی ڕابردووە بەڕێز هاکان فیدان کە سەرۆکی دەستگای هەواڵگیری تورکیا بوو میت بووە بەردەوام ئەتوانم بڵێم مانگانە یاخود دوو مانگجارێک بەردەوام لە عێراق بووە و لە ژێر پەردەوە سیاسەتی تورکیای لە عێراقا پەیڕەو کردو بۆیە پێم وایە دەتوانێت هەندێک لەو مەسەلانە بەرەو پێش بەرەوە چاوەڕوان دەکرێت
دوای ئەم سەردانە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان سەردانی عێراقەوە وەک قەرارەوە بوو پێشتریش بێ، بەڵام بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا پێی وایە دەوێت کاتێک بێ بۆ عێراق کە سەرجەم و کێشانە چارەسەر کرابێت، بۆیە لاگەری سەرکەوتنی کە نزیکە سەرکەوتنی ئەم سەردانی بەڕێزەکان فیدان دەوری هەبێت لە کێشەی چارەسەرکردنی کێشەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دووبارە بە بازاڕەکان و وەگوتم سەردانی دوایمە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان هەبێت بۆ ئیمزاکردنی ئەو ڕێکەوتانە لە نێوان حکوومەتی ناوەندی و هەرێمی کوردستان و تورکیا. زۆر سپاس بەڕێز دکتۆر فاروق قەرەداغی، دکتۆرا لە سیاسەت و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ئیستانبوڵەوە لەگەڵمان بوون. سپاس.